وەرزی سەرما و سۆڵا دەستی پێکردو و بەشێکی زۆری وڵاتیان بێنەوتن. حکوومەتیش پرۆسەی دابەشکردنی بەرمیل نەوتەکەی ڕاگرتووە. دیار نییە کەی دەست بە دابەشکردنی نەوت دەکرێتەوە. والله برا ساڵەکەی چیە ئەمە ساڵی 2023 نەنەوت هەیە نەمەعاش هەیە نەهیچ هەیە هەمووی خەتای ئەم حکوومەتیە کاکەدایدا والله خەتای حکوومەتە برا ئەوە تا کاکە مانگی یەکە خەڵ هەیە نیەتی خەڵ هەیە هیچی نییە سەحای شەش مناڵە کرێ چییە لە قانوی کریایە کاکە نەنەوتی هەیە نەداری هەیە نەمەعاشەدەن ئەمە ژیانە برا ئەمە وەعزە بە تایبەتی بۆ خەڵکی فەقیر و هەژار بە تایبەتی سا زۆربەی زۆری نەوتی وەرنەگرتو خۆ دەزانی نەوتی زۆر گرانە لە بازاڕاکە بیکڕن ئیتر خەڵک وەزعی باش نییە خەڵک وەزعی خراپە و هەموو یار وەکو یەک وایە بەڕاستی خەڵکی ئیشی بە سوتەمەنیە ڕوان نەوت پێویستێکی زۆر گرنگە وەزعی خەڵکی زۆر خراپە ینی معقول نییە تۆ بەرمی لێنەوت بە 250 230,000 ئەگەر زۆر دابەزیێتە 200,000 زۆرە بۆ خەڵکی و ئەمە نزیکەی 2-3 ساڵە من خودی خۆم 3 ساڵە نەوتم وەرنەگرتووە چاوەڕێکین بۆ دوای سەری ساڵ ئەگەر نەوتمان بۆ دابینکەن لە سنتەری لە پرسراوی دابەشکردنی سوتەمەنی لە قایمقامێتی هەڵەبجە دەڵێت حکوومەت هێرێم دابەشکردنی نەوتی ڕاگرت و حکوومەتی عێراقیش بڕیارە نەوت بنێرێت. هاوڵاتیانیش لە نێوان بەڵێن هێرێم و عێراق دوور نییە زستان بەبێ نەوت بەڕێ بکەن. چاوەڕێکین بۆ دوای سەری ساڵ ئەگەر نەوتمان بۆ دابینکەن لە سنتەری شارەکانەوە دەست پێ بکەین یان دەنگۆی ئەوە هەیە کە بڕە نەوتێکی حکوومەتی عێراقمان پێبگا بە بڕی 5 میلیۆن لیتر ئەگەر ئەو نەوتەمان پێبگا دوای سەری ساڵ ئێمە لە سنتەری شارە و پارێزگای هەڵەبجە دەست پێ دەکەین. ناوەکو نەوت وادە دیاری کرا بێ دیاری نەکراوە بڵێن بزەبت ئەو ڕۆژەیە بەڵام میترەوە بەهۆی عوتڵەی سەری ساڵ و ئەوانەوەی ئێستا ڕاگیراوە ئەمەلمان هەیە ئینشەڵا دوای سەری ساڵ لە سنتەری پارێزگای هەڵەبجە دەست پێ بکەین و هەر ماڵە بەرمیلێ نەوت وەربگرێت. بەشێکی هاوڵاتیان 3 ساڵە بەشەنەوتیان پێ نەدراوە ئەوەش بێباکی حکوومەت دەسەلمێنێت. بەهاتنی شەپۆلی سەرما و بەفر بارودۆخی هاوڵاتیان قورستر دەبێت و بە ناچاری بەبێ نەوت زستانەکە بەڕێ بکەن یاخود دەبێت بەرمیلێک نەوت لە بازاردا بە 250,000 دینار بکڕن. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.